وەک پێشتر ئاماژەم پێدا بازەوە دەکەین کە لە درێژی کار و چالێکیەکانی ناوەندیەکێتی لە دانیمارک لەسەر و هاوکات وەفتێکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی پەرلەمانی دانیمارکیان کردووە بۆ دروستکردنی پەیوەندیەکی پسە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و دانیمارک. جا لەسەرم بابەتە لە ڕێگەی سکایپەوە لە دانیمارکەوە وشار جەلال دەربەندی لێپرسراوی ناوەندیەکێتی نیشتیمانی کوردستان لە دانیمارک میوانە. کاک وشار ئەم کاتت باش بێ سڵاوت لێبێ، زۆر ببوورە بۆ دواکەوتن کێشە هەبوو لە سکایپەکە کە دەنگی بەڕێستان نەدەگەیشتە ئێمە. دەمەوێت بپرسم دەست پێشخەریەکان بۆ نزیکبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ دانیمارک گرنگەکەی لە چیدایە و هەوڵەکان لەسەر چ بنەمایەک بوون؟ فەرموو. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز. من دەمەوێت کەمێک گەڕێمەوە سەر ئەوەی مەکتەبی ناوەندەکانی دەرەوە دوای ئەوەی کە لە کۆنگرەی چوارە بڕیاردرا دەرەوەش بکرێتە مەکتەب و چەندین ناوەند و ئۆرگان لە خۆی بگرێ. ئێمەش هەروەک یەکێک لە ناوەندەکانی تری وڵاتان کۆمەڵێک ئەرکی سەرشانمان هەیە جێبەجێ بکەن. دیارە بە هەوڵ و هیمەتی بەڕێز کاک پۆڵا سیروان تاڵەبانی لێپرسراوی مەکتەبی ناوەندەکانی دەرەوە، ئەندامی مەکتەبی سیاسی لێپرسراوی مەکتەبی ناوەندەکانی دەرەوە کە لە ماوەی پێش ئێستادا سەردانی زۆربەی ناوەندەکانی کرد و لەوانەدا سەردانی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد لەگەڵ تیمێک کە لەگەڵی هاتبوون لە ئەندام مەکتەبە بەڕێزەکان. دیارە لەو سەردانەیدا تیشتی خستە سەر کار و بەرنامەی مەکتەبەکە و ئەرک و ئەو شکارانەی کە پێویستن ناوەندی دانیمارک جێبەجێیان بکە. لە دەرەوە جاران ناوەندی دەرەوە هەبوو و کۆمیتەکان هەبوون سەر بە ناوەندەکان، بەڵام ئێستا بووەتە ناوەندی وڵات و ئەو ناوەندانە بووەتە چەتری کۆکەرەوەی چەندین ئۆرگان، بۆیە ئیشکارەکانمان فراوانتر بووە. لەو ڕوانگەیەوە هەر لەسەر ڕاستپاردەی بەڕێز سیروان تاڵەبانی ئەندامی مەکتەبی سیاسی و لەپرسایی مەکتەبی ناوەندەکانی دەرەوە پێویستە برەو بە زۆربەی لە ئیشکارەکانمان بدەین و لەوانەدا برەو بە پەیوەندیەکانمان بدەین و پەیوەندی وڵاتەکانمان لەگەڵ حیزبی خانەخوێ و ئەو وڵاتانەی ئەو دام و دەستگایانەی هەن برەو پێ بدەین. لەو ڕوانگەیەوە ئیتر ئێمە چەند ڕۆژێک بەر لە ئێستا و لە ڕێگەی داواکاریەکانمە و پەیوەندیانەی کە هەمان بووە لەگەڵ سۆشیال دیموکرات پێشتریش دیارە پەیوەندیمان هەبووە، بەڵام پەیوەندیەکان وەک پێویست نەمان توانیوە سوودیان لێ بین و ئەوانش بە هەمان شێوە. بۆیە ئەمانەوێ ئەو پەیوەندیانە زیندوو کەینەوە و باشتری بکەین و بیگەین ئاقارێک کە بۆ هەردوو لا سوودمەند بین. دوای داواکاریمان لە بەڕێزیان ئێمە ئەو سەردانە بکەین بۆ لای و چەند داواکاریەکمان هەبوو لە سەردانەکەدا بەڕێزیان قبوڵی کرد. کەسایەتی هەندێک دام کریستیانسن دیارە کەسێکە کە ماوەی لە ساڵی 94 بردووەوە کەوتۆتە ناو بواری سیاسیەوە، چەندین پۆستی وەزاری ئەوانەی هەبووە، کەسێکە لە کەسە سیاسیە باڵاکانی سۆشیال دیموکراتە. ئەمانوێ ئەم پەیوەندیانە بەڕاستی لە ناو سۆشیال دیموکراتە زیندوو بکەینەوە، چکە یەکێتی نیشتیمانی کوردستان و دەزانین ئەندامی سۆشیال دیموکراتە و دەستە خوشکی زۆربەی وڵاتەکان کە لە سوید و لە هۆڵندا و لە فەڕەنسا و لە زۆربەی شوێنەکان بەرەو پێشچوونی خۆی لەو ڕانگەوە ئێمە ویستمان باشە. کاگوشیار گفتوگۆکانتان و هەروەها ئەو بابەتانەی کە لەگەڵ سەرۆکی پەرلەمانی دانیمارک کە هاوکات ئەندامی سۆشیال دیموکراتە باس لە چی کرا؟ بەڵێ دیارە ئێمە سەرەتا ئەو باس لەوە کراوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕۆڵ و پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە حکوومەتی عێراق و هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو پێگە و ئەو پۆستانەی کە هەیەی هەر لە زمانی سەرکردە ڕەوانشاد مامجەلالەوە تاوەکو ئێستا و لە شەڕی جەتیرۆر کە ئێمە ڕۆڵ و پێگەمان چۆن بووە بە تایبەتی لە کاری خودمەزگوزاری و ئەو شوێنانەی کە ئێمە وجودمان هەیە. ئەمانە هەموو بۆ ڕوونکراوە هەم لەسەر مێژووی یەکێتی و ئشارە بەوە درا کە یەکێتی ئەندامی سۆشیال دیموکرات ئینتەرناشنالە و ڕەوانشاد بەڕێز مامجەلال جێگری دووەمی ئەم ڕێکخراوە بووە. لەوەدا ئێتر ئێمان داواکاریمان خستە بەردەمی بۆ زیندووکردنەوەی ئەو پەیوەندیانە لە زۆربەی ئاستەکاندەوە ئەو ئاستانش ڕێخستنەوەی جارێکیکە بە ڕێکخراوکردنی ئەم ئۆرگانانەیە لە ئاستی جیاوازداوە. لێرە لە دانیمارک دیارە لە پەیوەندەکانمان لەوەدا خۆی دەگرێت کە
ئێمە کۆمەڵێک ڕێکخرا و کۆمەلگای بەدەنیمان هەیە لە ڕێگەی ئەوانەوە ئێمە بتوانین هاوکاری یەکتر بین و بتوانین کار و چالاکی پێکەوە بکەین و بتوانین لە ئایندەیەکی نزیکدا ئەم پەیوەندیە بگەین ئاستی باڵاتر هەتا هێنان و بردننی وەفتی هەردوو لەسەر ئاستی سەرکردایەتی ئەمە داواکاریەکانمان بوو لە بەڕێزیان. باشە لەم کۆبوونەوەدا تا چەندە باسکرا لەگەڵ نزیکبوونەی پەیوەندیەکانی نێوان دانیمارک و هەرێمی کوردستان هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی کەلتوری و هەندێک لایانی دیکە وەرکشۆپ و سیمینارات هەبێ لە نێوان هەردوو وڵاتدا لەمڕۆ قسە و گفتوگۆ کراوە؟ بەڵێ بەشێک لە قسەکانمان زیاتر لەسەر ئەوە بوو ئێمە لە ئایندەدا کار لەسەر چی بکەین. دیارە ئەو چەندین ڕێنمایی کردیم کە بە حکمی ئەوەی کەسێکی باڵایە لە ناو حیزبەکە لە بەدوو تەوەر پێویستەوە بەس حەسەب ڕێنماییەکانی بەڕێزیان ئیش بکەین. ئەوش تەوەری ناو حیزبی سۆشیال دموکراتە بە پەیوەندیگرتنی ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەوە هەرێمی کوردستانەوە لە ناویاندا یەکێتی نیشتیمانی کوردستان تەوەری دومەیش لە ناو حکومت بە تایبەتی لە وەزارەتی خارجیەوە خود وەزارەتی دەرەوە ئەمە ڕێنماییەکانی بوو دیارە چەند بەشێکی پێداین کە ئێمە دەبێ پەیوەندی بۆ بەشانەوە بکەین و لەو بەشانەدا ئێمە خۆمانەوە ئەو پاڵپشتی و پرگیری تەواویدا ئەمە ڕامان دەچێشێ بۆ ئەوەی لە داهاتوویەکی نزیکدا یا لە کار و بەرنامەی داهاتووماندا کار کە ئەمانە خرانە جێبەجێکردنەوە ئێمە وەرکشۆپمان هەبێ و بتوانین کادرانمان بەشدار بن و ئەو ئەندام و خەڵکانەی کە هەیە هەم حیزبی و غەیری حیزبی لەسەر ئاستی دانیمارک بتوانین بەرەیان پێ بدەین و کار بکەین بۆ ئەوەی گەنجەکانمان خەڵکی ئەکادمی بتوانن ببنە ئەندام لە ناو زۆربەی ئەو حیزبانەی کە لێرەدا لە وڵاتەکەدا هەن و بە تایبەتی ئێمە کار لەسەر سۆشیال دموکرات بکەین چونکە ئایندەی ئێمە لەم وڵاتە ئەوەیە کە ئەم کوردانە بتوان دەنگ و ڕەنجیان هەبێت لە ناو پەرلەمانی کوردستان دیارە یاخود لە ناو دام و دەستگاکانی حکوومەتدا دیارە ئەمە بەشێک بوو لە قسەکانمان. باشە کاک وشار بە شێوەیەکی گشتی ئەم کۆبوونەوانەی سۆشیال دموکرات لەگەڵ دانیمارکەوە و هاوکات پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی گشتی لە ڕووی دیپلۆماسیەوە لەگەڵ وڵاتاندا لە چ ئاستێکدایە؟ بەڵێ دیارە پرسیارەکەت گشتگیرە بەڵام بە تایبەت بە وڵاتەکان لە هەندێک وڵاتدا ئەگەر بتوانم لە جیاتی ئەوان لە زۆربەی وڵاتەکان لە ئاستێکی باشدایە بە تایبەتی وڵاتی سوید و وڵاتی فەڕەنسا و وڵاتی هۆڵندا و وڵا هەندێک وڵات کە ببرن نەتوانم ناوەکان و یۆناان ئێمەش دەمانەوێت هاوشان لەگەڵ ئەو وڵاتانەیە ئێمە بتوانین ئەم پەیوەندیانە باشترکەین و پەیوەندەکان تەنها لە ئاستی حیزبیدا نەبن و پەل بەهاوێژێ بۆ ئاستی باڵاتر و لە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و لە شوێنەکانی دیکەدا کە پێویستن و لە ناو حکوومەتیشدا بە تایبەتی لە بواری خزمەتگوزاریدا ئەم ئیش و چالاکیانە ڕنگ بداتەوە دیارە ئەم بەرنمەکەی بەڵام لێرەدا تا ئێستا وەگوتم وڵات بە وڵات پێگە و سەنجی جیاوازە دانیمارک وڵاتێکە کە سنگ و قورسایی خۆی هەیە لە وڵاتی ئەسکەندنافیا کە نابێ فەرامۆش بکرێت لەو ڕوانگەیەوە ئێمە بەڕاستی هەوڵمانداوە تا ئێستا ئاستێکی باشی هەیە و ئاگداری هەموو کێشەکانی و عێراق و کوردستان بە تایبەتی هەن و لە زۆربەی بوارەکاندا شارزایی تەواویان هەیە و بەشدارن لە زۆربەی پرۆسەکاندا. باشە کاک وشار دیارە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ با بڵێن سەرۆکی پەرلەمانی دانیمارک کۆبوونەوەتان کردو وەرواوکو ئەندامێکی سۆشیال دیموکرات گفتوگۆ کراوە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و دانیمارکدا بێگومانەوانیش کۆمەڵێک پێشنیار و ڕاستپاردەیان ڕەنگە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو بێت لە لایەنی جیاوازەوە پێشنیارەکانی ئەوان بۆ با بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود بۆ ئەم سەردانە و لێک تێگەیشتنی زیاتر خۆی لە چی دابینیوەتەوە؟ بەڵێ دیارەوە گوتم ئێمە چوین بۆ لای سەرۆکی پەرلەمان وەکو کەسێکی سیاسی و باڵای ناو حیزبەکە ئێمە چوین بۆ لای و بەشێکی دیکەش پەیوەندیکردن بوو بە ئەو ئەندام پەرلەمان و ئەو گروپی کە لە سۆشیال دموکرات تا پێناساندنی هەندێکیان ئیشکارەکە لەوە داخۆیدن دیارە ئەوان زۆربیان ئیشکارەکانی هەرێمی کوردستانیان باش ئاگدار بوو و لە ناویاندا یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێنماییان بە تاکید بۆ ئەوە بوو ئێمە بتوانین لە ئایندەیەکی نزیکدا ئەم پەیوەندیانە باشترکەین بە ئاڕقاری ئەوەی کە لێرەش پاڵپشتیان بین و لە کوردستانیش بە هەمان شێوە بتوانن
کار و پرۆژەی باش و ئەوانەی کە دایانەوێت لە کوردستان بیکەن دیارە ئەمە پێشنیارەکانیان بوو ئەم پەیوەندیانە فراوانتر بکەین و لە سەر ئاستی عێراقیشدا ئێمە سەنگ و قورسایی باشترمان هەبێ کە لە ئێستادا توانراوە تا ئاستێکی باشەمە بکرێت. ئەمە ڕێنماییەکانیان بە تەجروبە لەگەڵ حکومڕانی خۆیان چونکە لە بیرمان نەچێت سۆسیال دیموکرات لە زۆربەی ڕۆسەکاندا حیزبی براوەی ئەم وڵاتانن و لە ئێستادا زۆرینەی کورسی پەرلەمان و حکوومەتی دانیمارک بەدەست ئەوانەوەی بۆیە ڕێنماییەکانیان بۆ یەکێتی لە زۆر بواردا بەڕاستی پتەوکردنی پەیوەندەکانە لەگەڵ دنیای دەرەوەدا و باشترکردنی ناوخۆژیانی گوزەرانی خەڵکی کوردستانە و پەیوەندیکردنەوە ڕێخستنەوەی ناوماڵی کووردە ئەمە بۆچوونەکانیانە. بەڵێ زۆر سپاس بۆ میوانەکەمان و شار جەلار دەربەندی لە پرسراوی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستان لە دانیمارک کە لە ڕێگەی سکایپۆ لە دانیمارک لەگەڵمان بوو. سپاس بۆ زانیاریەکانت.